سەرۆکی سنتەری هزری سیاسی لە عراق ڕای دەگەنێت کە ئیرادێکی سیاسی لەلایەن هەردوو سەرۆکۆزیرانی هەرێمی کوردستان و عراق هەیە بۆ چارەسەرکردنی پرسە هەڵواسراوەکانی نێوان هەولێر و بەغدا، بەڵام لایەنی دیکە بربەست لە بەردەم پەیوەندیەکانی نێوان هەردوو لا دروستەکەن. هەروەها ئیحسان شەمەڕی تەکەشی دیکەک و حکوومەت هەرێما کوردستانی پابەندی هەمی ڕێکەفتنên سیاسی بووە و داخوازیên ku بەغدا خواسته بوون حکوومەت هەرێما کوردستانی جێبەجێ کردینە. كل من رئيس الوزراء هەر یەک لە محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق و مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خوازیارن و ئیرادەیەکیش هەیە بۆ چارەسەرکردنی دۆسیە و پرسە هەڵواسراوەکانی نێوان هەولێر و بەغدا، بەڵام لایانی دیکە بربەست دەخاتە بەرەو هەوڵانی نێوان هەردوولا. هەروەها هەرێمی کوردستان ئەدایەکی باشی کردووە و تا ئێستاش پابەندە لەلایەک بە هەموو ڕێکەوتنە سیاسیەکان و لەلایەکی دیکە پابەندە بە جێبەجێکردنی سەرجەم ئەو داواکاریانەی کە حکوومەتی عێراق لە هەرێمی کوردستانی ویستووە. بەڵام پرسەکە هەر ئەوە نییە، بەڵکو لایانی دیکە هەیە دەیەوێت بربەست بۆ ئەم دوو کەسایەتیە دروست بکات. هەوڵەکان دژ بە قاوەڕی سیاسی هەرێمی کوردستان هاوکات پەکخستنی ئەو بەرژەوەندیانەی کە لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و پرسی پێدانی موچە بوو بەردەوام بوو، بەڵام وەکو سەرۆکوەزیران مەسرور بارزانی لە ڕاگەنراوەکەی داماژەی بەوە کرد بە هەوڵ و کۆششی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدراڵ توانراوە کێشانە چارەسەر بکرد، بەڵام بۆچی لە ناوخۆی کوردستان دژایەتی هەنگاوەکان لە بەرژەوەندی هەرێمی کوردستان دەکرێت؟ لەگەڵ میوانەکەمان زیاتر قسە دەکەین. بەڕێز دانا جەزا پەرلەمانتاری پێشووی عێراق لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز دانا، ئەم کاتت باش سپاس کە لەگەڵمانی. کاکدانا شەو باش بەخێر بێ بۆ کوردستان 24 سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسعود بارزانی لە پەیامێکدا باسەوە دەکاتن کە لەگەڵ حکوومەتی عێراقی گەیشتونەتە چارەسەریەکی گونجاو. تێڕوانینان یاخۆ چۆن دەڕوانە ئەم پەیامەی سەرۆک وەزیران؟ وەڵێ سەرەتا ئەم کاتەی جەنابەت باش، ئەم کاتەی بینەرانی کوردستان 24 باش. ڕاستێکی ئێمە من بە شتێک دەست پێەکەم. جوبران خەلیل جوبرای وتێکی گرنگی هەیە، ئەڵێ بەبێ ئازادی، ینی کەسێک بێ ئازادی وەکو لاشەیەک وایە بەبێ ڕۆح. ئێمە ئەم با بڵین ململانەی کە ئێستا هەیە کە هەندێک جار ڕێگی ململانەی سیاسی هەیە، هەندێک جار ڕێگی ململانەی ئابووری هەیە، هەندێک فشارەکان لە چەند کەناڵێکەوەیان تەنها لەبەرەوەیە کە ئازادی گەلی کوردستان لە چوارچێوەی عێراقی فیدراڵە قەتیس بکرێەوە لە قاڵب بدرێ بۆی کە بە ئازادی نەتوانێت ژیانێکی ڕۆژانەی وەکو هەموو میلەتانی عێراق بێتە سەر. ئەوەی کە ئەمڕۆ جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور باسی کرد هەنگاوێکی گرنگە، هەنگاوێکی گرنگە. یەک لە بواری مافی ئەو موچەخۆرانەی کە مافی خوانە لە ناو حکوومەتی فیدراڵە موچیان وەرگرنکەوانە هەرچەنە مۆزەفن لە حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام دوجار بۆ خەزێنەی گشتی عێراق ئیشەکەن هەمویان بۆیە مافی خوانە وەریان گرتووە. گەیشتن بە ئەو ئەنجامە، گەیشتن بەو ڕێکەوتنە بەتەکی دەمەجێ دڵخۆشی هەموویانەگە بێەوە هەنگاوێکی گرنگە و هەنگاوێکی سەرکەوتووی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئاراستەیە. خاڵی دووەمیانەوەیە کە ئێمە تێبگەین کە بەداخەوە لە عێراقی ئێستاە مەلەفە سیاسەکان تێکەڵاوی مەلەفی ئیداری دەوڵەت و ئیدارەی حکوومەت کراوە کە وای لاتووە بابەتەکانەوە نەتێکەڵ بووە. مەسلەی فیدرالیات، مەسلەی دەستور، مەسلەی حکومت، مەسلەی مافە دەستوریەکان هەمووی تێکەڵی ململانەی سیاسی کراوە. وای لاتووە کە بەداخەوە دەستێوەردان بکەن لە قوتی موچەخۆران و با بڵێن شایستەکانی هەرێمی کوردستان کە ئەمە ڕاستی تەحەدایە کە بەرامبەر هەرێمی کوردستانێکن، بەڵام گەلی کوردستان گەلێکی بەهێزە بە ئیرادە و لە چەندی قۆناغەتوانیوەتی زۆر لەم فشارانە زیاتر تێپەرکە. من تەسەورەکەم سەرکەوتو نابن لەوە باشی چارەسەرەوەی ڕێکەوتنێکی باشە. بەڕێزدانە هەروەک سەرۆکوەزیران لە پەیامەکەی داماژەی پێکردووە ئێستا کوردستان بۆتە دوو بەرەوە، بەرەیەک کە یانەوێت خۆیان بەدەستەوە بدەن، بەرەیەک کە سازش ناکەن وەم خۆ بەدەستەوە نەدانەی هەرێمی کوردستان وای کرد کەنجامی باشی بە دوای خۆدا بێنێت وەکو هەوڵەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنەکانی حکوومەت. بەڵام ئایا خۆ بەدەستەوە دان و چوونە ژێر کاریگەری جارێکی دیکەی حکوومەتی عێراق ئەم قەوارەیە وەکو خۆی دەهێڵێتەوە؟ جا بەڕاستیانی پرسیارەکە لێرە ئەوەیە، ینی ئێمە بەرەو هەنگاو بەرەو چۆێنین، ینی نیازمانێ بەرەو چۆ بڕێن، ئایا بەرەو هەنگاوی زیاتر بەرەو پێشەوە بڕۆین یا بەرەو دوا بڕۆین. ینی ئەگەر
ئێمە بەرنامەی استراتیجی لە هەرێمی کوردستانە هەمان بێ هەنگاو بەرەو پێشەوە بڕین، نابێ ئاوڕێ دواوە بین بەرەو دواوە بڕین. هەندێک لەو نیازانە، هەندێک لەو ئەجندانەی کە هەیە بۆی کە هەرێم بەرەو دواوە بەرێ، لە قاڵب بیرێ، لە ئاوازیکە ئایا شتاکێکی کورد لەم کۆمەلگایە لە هەموو کوردستانی شاوە لە دەروی کوردستان پێی باشە یا پێی خۆشە یان دڵخۆشە بەبێ کە هەرێمی کوردستان لاواز بیان لە قاڵب برەیە بەرەو دواوە بڕوە. ئێمە بەڕاستیە بێ شتێکمان لە بەرچاو بێ. ئێمە کاڵێم ئێمە وەکو حکومەتی هەرێمی کوردستان، وەکو هەرێمی کوردستانیش نەواتێکە بۆ هەموو گەلی کورد و هەموو گولی کورد سەیری ئەم نمونەیە یان ئەم تاقیکردنەوەیە کە وەکو قۆناغێکی گرنگ لە گۆڕانکاری لە ژیانی تاشی کورد و لە مافی بڵنگەلی کوردستان لە هەر شوێنێک بێ. ئێمە خۆمان خاوەنی ئێرادین، خۆمان خاوەنی بڕیارین چۆن بتوانین ئەم تەجروبەیە هەرێمی کوردستان بەرەو ئاراستەی سەرکەوتن بەرین، بەرەو ئاراستەی پێشکەوتن بەرین، بتوانین خزمەتی گەلی کوردستان بکەین. هەر کەسێک هەر لایەنێک کە دژیان بیرکردنەوەیە بێ یان هەر لایەنێک بەداخەوە کەوتبێتە ژێر ئەجندای سیاست و بەرنامەی وڵاتێکی کە یان لایەنێکی کە ئەمە زەرەر یەکەم لە خۆیان دوجار زەرەر لە هەرێمی کوردستانیشەیە کە بڕواناکەم گەلی کوردستان و خەڵک ئەمە قبول بکە. ڕاستە ئێمە لە قۆناغێکە لە قۆناغەکان فشاری ئابووریمان لەسەر بووە، فشاری سیاسیمان لەسەر بووە، بەڵام ئەمە تاقیکردنەوەیە ئەبێ ئێمە بتوانین بەرامبەر ئەم فشارانە بەرگری بکەین، ئەبێ ئێرادەی خۆمان پیشان بین بەوە. ئەم ئیرادەیە بە یەکریزی ناوماڵی کورد دەبێ، بە یەکریزی هاونیشتمانیانە بێ، بە ئێرادەیەکی بەهێزێ بێ بتوانین بەرامبەرەوانە بۆسینەوە. تەجروبەش زۆرە لەو بارەیە. زۆر باشە. کاک دانا، جەنابیشت باست کرد لە ماوەی ڕابردوو هەوڵێکی زۆر هەبوو کە خەڵکی هەرێمی کوردستان نائومێد بکرێن کە ئیتر وا پێشان دەدراکە هیچ شتێک لە هەرێمی کوردستان نەماوە، ئیتر دەبێ ملکەچی بڕیارەکانی دادگا ببن، دادگای فەدرالی ببن، ئیتر هەر شتێک عێراق بیەوێتن ئەو بکرێتن. بەڵام کەچی وها نابێنی کە پەیامەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنی پەیامێکی مژدە بەخشە، پەیامێکی ئومێد بەخشە بۆ هاوڵاتیان یاریمی کوردستان کە ئیدی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر پێی خۆی ڕاوستاوە سازش لەسەر مافە دەستوری و یاساکانی خۆی ناکاتن. جا بەداخۆ ینی ئەمە یەکێکە لە کێشەکان، ینی وەکو کابرای دوو پەرداخی پێیەکان نیوەی ئاویتیاوەیکان هەر عینەش نیوەیە دوو خوێنەوە جیازی بۆ کاڵێمە نیوەی بەتاڵە بە نێگەتیڤی بە تەشاومی سریەکانمەڵە نیوەی پڕە بە تەفاول و سریەکە. ئێمە نابێ ینی هەموو هەنگاوەکانی کانرێن دایمە تەحلیلێکی نەگەتیڤی بۆ بکەین. ئێمە لە قۆناغی پرۆسی ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستانە چەندی جار خۆمان و حکوومەتی هەرێم و جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێم ڕخنەی لە ئیدارەی حکوومەت گرتووە و بەرنامەی چاکسازی داناوە. ئایا بەرنامەی چاکسازی بۆچێ؟ بۆی بەهاڵەکان نابچینەوە، بۆی حکوومەتە ئەگەر لە قۆناغەکان هەندێک برارە بێ بتوانین چاکسازی تیا بکەین، ڕێکی بخێنەوە. ئەمە بۆ خزمەتکردنی خەڵک زیاترە، بۆ خزمەتکردنی هاونیشتمانیانە. بەڵام تۆ ناکرێ هەر هەنگایە بنێت تەفسیرێکی نێگەتیڤی بۆ بکەیت، هەر هەنگایە بنێ یەکسەر بە تەشاومەوە تەفسیراتی بۆ بکەیت. بەڕاستی یان ئێمە بێ بە ئاراستەیەک بیرکەینەوە کە ئەولەویەتی بەهێزبوونی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەجندای هەموو لایەنە سیاسەکان بێ. بەداخەوە هەندێک جارە بینی هەندێک لایەنی سیاسی کە خۆی بەشدارە لە حکوومەتە، لە حکوومەت بەشدارە، بەڵام شێوازێک لە شێوازەکان مجاملەی ئۆپۆزیسیۆن و هەندێک لایەنی شەقامەکە بۆی کە هەندێک لەوانەیە لە بەرنامە سیاسەکانی خۆی کە سەرکەوتونە بەتوایە لەوێ بتوانێت. بەڕێزدانە ئەبینین کە کۆمەڵگەی نێودەوڵەتیش سیاسەتێکی تەندروست نییە، چاوی لە سیاسەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە بەردەوام هەوڵیدا بە دیالۆگ کێشەکانی چارەسەر بکات. لەو کاتەوە کەم کێشە لەگەڵ بەغدا دروست بوو، بە تایبەتی لە 1-2 هەفتەی ڕابردوودا ترافیکی دیپلۆماسی لە هەولێر و بۆ لای سەرۆک بارزانی و سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم بەردەوام بووە و وای کردووە کە بەغدا نەرمی بنوێنێت. ئەم پێداگریەی هەرێمی کوردستان و سازش نەکردن لەسەر مافە دەستوریەکانی چ پەیامێکی گرنگە هەم بۆ ناوخۆ هەم بۆ دەرەوەی کوردستان. ئەزانی چۆنە تۆ کە سازشەکەی کە ئێرادەت بەهێزە کە تۆ بەرامبەر هەندێک ئەجندا ئەوەستیتەوە، تۆ پشتبەستی بە چەند فاکتەرێک. یەکێک لەوانە لە ڕووی دەستوریەوە تۆ مافت هەیە لە عێراقا، مافت هەیە کە وەکو هەموو هاوڵاتێکی عێراق هەرێمی کوردستان بە پێ و دەستورە مافی دەستوری خۆی هەیە،
بە پێ مادەکانی 1920 کە هەموو مادە دستوریانە هەرێمی کوردستان مافی خۆی هەیە کە پشکی بەڵێ. لە بەڕێبردنیە وڵاتە لە ئیدارەیە وڵاتە و لە پشکی دارایی خۆیە پشکی مافی فەرمانبەرانی و مولانیچکە و پشبەستن بە گەل پشبەستن بە هێزە سیاسەکان پشبەستن بە ئەو ئیرادەی کە گەلی کوردستانەتی بەتایکی تۆتوانی بەهێزبی بەتایکی تۆتوانی دیفاع لە مافەکانی خۆت بکەی و لە چوارچێوەی دەستوری عێراقا ئەو مافانە بەدەست بێنی ئەوەی کە هەرێمی کوردستان داوایەکە هیچ بابەتێک نییە بە دەربێ لە دەستور هیچ بابەتێک نییە بە دەربێ لە یاساکان هیچ بابەتێک نییە کە مبلانەیەکی سیاسیان بابەتێکی دەرەوەی ئەمانی لەسەر بێ بۆیە هەرێمی کوردستان ئێستا لە قۆناغێکایە کاتوانێت بەرگری لە مافەکانی خۆی بکە بە کۆمەلگای نێودەوڵەتی ئەبێت تێبگالەوە عێراقیش ئەبێت تێبگالەوە کە ئەو فشارانەی کە لە هەرێمی کوردستانەکرێ ئەو فشارانەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستانەکرێ ئەبێ تر بوەستێ وەکو دوێنێیان پێرێ محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عراقی کۆن بەڕاستی لە بەرنامەیەکە شیکردنەوەیکی باشی کرد بۆ خۆ کابرایە نە کووردە نە لە ئەجندای هەرێمی کوردستان تێکەڵە بەڵام ئەو شیکردنەوەیکی باس کرد لەسەر مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان و باسی کرد لە کۆبوونەوەیکە بە قیادەکانی تووە بەسە فشارکردن لە هەرێمی کوردستان و مافەکانی هەرێمی کوردستان زۆر باشە بەڕێز دانا جەزا پەرلەمانتاری بەری عێراقی لە سلەیمانیت گەلمەوەی گەلێکی سوپاسی نارابن زۆر سپاس.